بەڵێ سڵاوی خۆی گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران کەناڵی ئاسمانی پێیان بێت. سوپاس ئیحسان. زانیاری سەبارەت بە بەرز و نزمی نرخی دراوەکان لە بازاری ئاڵوگۆڕی دراو چییە؟ بەڵێ دیارە لە ماوەی دو هەفتەی ڕابردوودا نرخی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی تا ڕادەیەک جێگیری بەخۆی و بینی بوو کە نرخەکەی لە نێوان 125,500 دینار بۆ 400 دینار یاخود 600 دیناردا جێگیر بوو. بەڵام لە ماوەی ئەم هەفتەیەدا گۆڕانێکی ڕێژەیی زۆر لە نرخی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عێراقی ڕووداوە. لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا نرخەکە بۆ کەمتر لە 123,500 دینار کەم بوویەوە. ئەمڕۆژ بە پێی زانیاریەکانی من کە سەر لە بەیانی لە نووسنگەکانی ئاڵوگۆڕپێکردنی دراوە زانیاریەکانم وەرگتووە لە ئێستادا نرخی دۆلار بەرز بۆتەوە بۆ 100 دۆلارێکی ئەمریکی لە ئێستادا لە بازاردا دەفرۆشێت بە 124,250 دیناری عێراقی. ئەم ئاڵوگۆڕە بە سروشتیە لە نێوان بازارەکاندا ڕوو دەدات، بەڵام بۆ شەوەی ئێستا کە بە خێرایی نرخەکان بەرز بێتەوە نزم بێتەوە ڕووی نەداوە. بەڵام ئەوەی کە گرنگە چلێکەوتەیەکی دەبێت لەسەر بارودۆخی هاوڵاتیان، لەسەر کڕین و فرۆشتن، لەسەر هاوردە و هەناردەکردنی کاڵەکان لە بازارەکاندا بۆ زیاتر لێوربوونەوە لە هۆکارەکانی بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخی دراوەکان و لێکەوتەکانی لەسەر بازار و ئاڵوگۆڕە بازرگانیەکان ئێستا من بەڕێز مامۆستانی هەدم میوانمە پسپۆڕی ئابووری و داراییە. مامۆستا سڵاوی خوارد لێبێت. دیارە بەپێی ئەو بەیاناتانەی کە لە بانکی ناوەندی و بڵاو دەبنەوە ڕۆژانە نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی گۆڕانکاری بەسەردادێت. ئەم گۆڕانکاریانە هۆکارەکانی چین ئەگەر بە دیاریکراوی لە ڕووی داراییەوە پێمان بڵێت؟ بەڵێ بەشێکی زۆر لەم بەرز و نزمیانە لە ماوەی ئەم دوو ساڵایە چەند جارێک نزیکەی 4 جار بەرز و نزمی کردووە. هەندێک جار هۆکاری سیاسی و سەربازیەکانی ئەمریکان بەرامبەر کۆریای باکوور زۆر جار شکستەکانی ئەو هەڕەشانە ئیکات. بەشێکی جاری وا هەیە پەیوەندی بە ئەو بارودۆخە سیاسی نەجێگیرە هەیە کە لە شەرق الأوسەتا هەیە. بەڵام ئەوەی ئەم جارەیان زیاتر پێچێت سیاسەتێکی ئەمریکا خۆی بێت، ئەوێت لە دوای ئەو لێدوانەی کە ترەمپ یاوێتی. ئەمە بەشێکە لە ڕاوبۆچوونەکان، هەڵبەتە ڕاوبۆچوونێکی تریشکەیە کە ئێستا باسیەکەم ئەوەی کە لە دوای لە کۆنگرەی داڤۆسا، کۆنگرەی ئابووری داڤۆسا یاوتیە ئێمە پێشوازی لە هەموو ئەو مستەسمیرانە ئاکێنەوانی وەبەرهێنانەکەن سەرمایه‌گوزاریەکان لە ئەمریکا و لەمە دو هەموو هەوڵەکەین بۆ ئەوەی سەرمایه‌گوزاریەکان لە ئەمریکا هەموو ئەوانی دەرەوە بگەڕێنەوە لە سینەوە. دیارە ئێستا ململانێکی ئابووری بەهێزیە لە نێوان سین لەگەڵ ئەمریکایە و هەر یەکەیان یانێ ئیستیقطاب و زۆرترین سەرنجی ئەو کەسانی سەرمایه‌گوزاریەکان بەلای خۆیان ڕابکێشن. بەشێکی زۆر لە سەرمایه‌گوزارانی ئەمریکا و سەرمایه‌ی ئەمریکا چۆتە سینەوە، ئەوێت ئەمانە دووبارە ڕابکێشێتەوە بۆ چوونێکەیە کە ئەمریکا زیاتر هەوڵەیە کە نرخی دۆلار دابەزێنێ بۆ ئەم سەرمایه‌گوزارانە بچنەوە ئەوێ و سەرمایه‌گوزاریەکانیان بکەن و ئەم ڕەسمالانەی کە لە دەروی ئەمریکان بگەڕێنەوە. هەڵبەتە بەشێکیشی ئەگەڕێتەوە بۆی کاڵێن گوایە سین بڕیاریاوە نەوتی سعودی بکرێت بە پارەیەکی باش، بەڵام بەو مەرجی کە بە یوان لی بکرێت نەک بە دۆلار. ئەم دەنگۆیە کە هەیە ئێستا بزە بدەمە هەیە ئێستا لەو ڕێکەوتنیان، بەڵام ئایا تا چەند سعودی ئەچێتە ژێرباری ئەو هینەوە، چونکە بە جدی ئەمریکا ئەمی پێ ناخۆشە بێ لەواتێ سعودی نەتوانێت. بەڵام ئەو دەنگۆیە بۆ خۆی کاریگەریە لەسەر نرخی دۆلار ڕاستەوخۆ. خاڵێکی تریش کە جانبێکی تراڵێن بەهۆی ئەو ململانەیە لە نێوان کۆماریەکان و دیموکراتەکان هەر لە کۆنگرێسمانەکانی ئەمریکا کە بەڕاستی بەشێکی زۆریان نایڵن زۆر جار پرۆژەکان بە پرۆژە بودجەکان، پرۆژەی ئەوەی پەیوەندی بە نرخی دۆلارەوە هەیە بچێتە پێشەوە بەردەوام گرفت و کێشیان لە نێوانایە، هەرێکیان بۆ مزایەدە و بۆ ئەو شتێک کە خۆی بڕۆی پێێتی. لەسەر ئاسی ناخۆی عێراق تا چەنە خستنە ڕووی دراوی بڵێن دۆلار لەلایەن بانکی ناوەندیەوە هۆکارە بۆ بەرزبوونەوە و نزمبوونەوەی نرخەکان وەک دەزانێت خستنە ڕوو خواست ئاڕاستی پێچەوانیان هەیە لەسەر کایەکانی. دیارە ئەم ماوەیە عێراق بەڵێ ڕاستەوە، یعنی عێراق بەهۆی ئەوەی کە لە جەنگی داعش سەرکەوتوو بووە تا حدێک ئەوێت دۆلار کەمتر بخاتە بازارەوە بەشێک لەو قیمەتە بۆ بانکی مرکزی بگەڕێتەوە. ئەمە هۆکارێکە، بەڵام هۆکارێکی کاتیە پێچێ، ئەمە شتێکی عالەمیە. ئێستاگەر لە سایتەکانە سیرکەوە نییە، پەیوەندی بە عێراقەوە نییە، بەعام دۆلار ئێستا لەژێر مەترسی دابەزینی زیاترایە. بەڵام ئەم بەرزبوونەوەی کە ئاوا لەبەرەوەی بۆ نمونە لەواچێت پێشهاتێکی تر هەبێت دۆلاری ئەمریکی با بڵێن کەمتر بخرێتە بازارەوە بانکی مرکزی خۆمان لەبەرەوە بەشێک لە نرخەکانی، یعنی حکوومەتی عێراقی بەتایبەتی بانکی مرکزی عێراقی خواخوایەتی بەشێک لە نرخی دۆلار دابەزێ بۆی دۆلار کەمتر بخاتە بازارەوە، دیسانەوە نرخەکەی بەرزە بێتەوە. بەڵام دۆلار بەهای دۆلار بە عام لە عالەمە ئێستا لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی.